بینانەی خۆشەویستی ڕۆژهەڵات TV ئەم کاتان باش. بەرنامەی ئەم جارێ ڕەهەند تەرخانە بە مەسئلەی بەرجام و تەبعاتی ئەم قەراردادە. بۆ هەرە مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک عەبدوڵای موحتەدی سکرتەری گشتی کۆمەڵەمان کردووە. بەخێربێن کاک عەبدوڵا. سپاس دەکەم کاک فەرزین، سڵاو بۆ هەموو کارمەندانی ڕۆژهەڵات TV و بۆ خەڵکی کوردستانیش. پێش دەستپێکی بەرنامەکە من گەرەکمە زۆر سپاسی ئێوە بکەم کە داوەتی منتان قبول کردەوە تەشریفتان هاوار بۆ ئەم بەرنامە. ماراتۆنی بەرجام کاک عەبدوڵا بە فەرجام گەیشت. پێشەوە کە ڕیز بینەوە بورد بینەوە ناو بەحسەکە گەرەکمە تێڕوانینی خۆتان بەنسبەت ئەم قەرارداد و ئیجرایی بوونی بۆمان باسکە. زۆر پێش ئەوە کە ئەم ڕێککەوتن نامێژ ئیمزا بکرێ و سازشە ئەتۆمیەکە بکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە، من هەر لەو بڕوایەدا بووم و ئێستاشە لەو بڕوایەدام کە هەڵگرتنی ئەم هەنگاوە بۆ دەسەڵات و بۆ حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێران زۆر هەنگاوێکی قورس بووە، چونکە بە سەدان میلیارد دۆلاریان خەرجی ئەم بەرنامەیە کردبوو و گوێیان نەدابوو بە هەموو داواکاریەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی. لەبیرتانە کە ئەنێرژی هەستەی مافی مسلەمی ئەوانە بوو بە شیعار، لەبیرتانە کە دەیکوت قەتاری هەستەی تورمزی نییە، دەی تورمزیشی بوو، سەدان میلیارد دۆلارەکەش بە فیرۆز چوو. نزیک پتر لە 10 ساڵ ئێران بێژگە لە سزا ئابووریە کۆنەکان، بەڵام ئەوەی بەتایبەتی بۆ ئەم بەرنامە بوو پتر لە 10 ساڵ بوو کە گەورەترین سزای ئابووری و تەحریمەکان لەسەر ئێران داندران. ئێران هەژار کرا، پێشی گەشەی ئابووری لێ سەندراوە، تووشی دابڕان و ئینزیوای نێونەتەوەیی بوو لە جیهاندا، دەنگۆی حتا شەڕ و لێدانی ئێران هەبوو. هەموو ئەوانە فقط بۆی بێڵن بەرنامە ئەتۆمیەکەی ئیجرا بکە، دەی نەشیان هێژ ئیجرای کا و 98% زەخیرەی ئورانیۆمی پیتەنراوی ئێرانیان بردە دەرەوە دایان بە رووسیا. فوردوو تعتیل کرا وەکو شوێنی غەنیسازی و پیتاندنی یورانیۆم. ئاوی سەنگینەکەی عێراق لابراو هەڵیان تەکان، تقریبەن بەجارێک بێتۆن ڕێژیان کرد و زۆرێک لەو شتانە، یەنی بە دڵنیاییەوە پتر لە 90% هەموو بەرنامەی ئەتۆمی ئێرانیان هەڵتەکان. لە بەرابەریشدا چیان داوە بە ئێران؟ ئەو پوڵەی هی خۆی بوو و تا ئێستا نەبوو دەیگەڕێنەوە بۆ ئێران. بۆیە من بە پاشەکشەیەکی گەورەی دەزانم بۆ ڕژیمی حاکمی و جمهوری ئیسلامی و پێم وایە ئەمە وەکو شەڕی ئێران و عێراق وا بوو، هەم پیازەکەی خوارد، هەم شەلاقەکەیان لێدا، هەم جەریمەکەشیان کرد. عاقیبەت مەجبور بوون لە کاتێکدا قەتعنامەی 598 ئەنجومەنی ئاسایش قبولکەن وەختی خۆی لە شەڕی ئێران و عێراق، کە تازە کەسیش نەبوو غەرامەتیان بداتێ، یعنی هەمووی بوو بە شکست و هەمووی بوو بە وێرانی لە ڕووی لەجازەتێکەوە کە ئەو لەجازەتە و ئەم سیاسەتە هەڵەیە سەرچاوەکەی لە هەوڵی ئەم ڕژیمە بۆ نمانەوە و بەقای خۆیدایە، نەگوێی لە ئابووری ئێرانە، نەگوێی لە پەرەسەندنە، نەگوێی لە خەڵکە، نەگوێی لە هیچ بەرژەوەندێکی باڵای ئێرانە. بۆیە پاشەکشەیەکی گەورەی پێکراوە. بەڵام بە خۆتان دەزانن کە خۆ هەروە هاسان نییە ئەم شتانەی ئێمە لێرە دەیڵین کە ئەوان لە ئێمە باشتر دەزانن و لە ئێمە لەسەر دانەدانیان کاریگەری زۆرتر بۆ بێن هەر ئاوا بیڵن. بەڵام تۆ ئەگەر تەنانەت نامەکەی ئایەتوڵا خامنەئیش لە جوابی ڕۆحانیدا بینی، دەڵێ هەزینەیەکی زۆر گەورەمان داوە بۆ ئەو کارە. من بە پاشەکشەیەکی ئاوای دەزانم ئەوەش کە ئەو شتەکانی تری کە بە شوێنی داهات، موشکی بالیستیک تاقی دەکەنەوە یا بۆیان هەڵکەوت خوا گەیاندی بەڵە مەلەوانی ئەمریکای ڕێیان ون کرد و هاتن گرتیانن.
ئەوە ئەمانە هەموو حرەکاتێکی ئیزایین بۆ ئەوە تۆزێک ئابرووداری بکەن و وەرەی خۆیان وەرەی خۆیان بەڕاستی من ئاوای دەبینم بۆیە بە پاشەکشەیەکی گەورەی دەبینم تاوجێی دەگەڕێتە سەر بەرنامەی ئەتۆمیەکەی ئێرە. درست لە هەر بە دوای ئەم پەزیرەشە و ئەم ئێلامی ئەم قەراردادی بەرجام بە جۆرێک جمهوری ئیسلامی خۆی داناو کە بالاخره مردم عکسۆڵ ئەمەڵێکیشیان بێت بەڵام بە پێچەوانەیە گوزەشتە کە بۆ دەستپێکی قەراردادەکە مردم عکسۆڵ ئەمەڵێکی باشیان بوو بەڵام دیمان کە هیچ لە سکوتێکی خەبەریە بەناوێک عکسۆڵ ئەمەڵێکی فرێش نەبوو لە بەرابەر ئەم بۆ جۆرەکە خۆیانشن ئەم سەرکەوتنە گەورە بەڵام ئایا بەڕای ئێوە وەزعیەتی مردم ئیسا ئەو یانە لە حاڵی حازرا مردم چاوەڕوانی وەزعێکی باشترن شتێکی باشتر بۆ یان ڕووبدادوە بە پێچەوانەیشەوە خودی حکوومەت وە سیستم خەریکە جەوێک حاکم ئەکاوە دەلایل لێ تێرێتەوە بۆ کە شتێک ناگۆڕگێت لە ئەسڵی مەسئلەکە چون ئەم قەراردادە لە ئەسڵ جیا لە مەسئلەی سیاسی مەسئلەیەکی کامڵەن اقتصادیە یانێ قسە ئەسڵیەکانیان ئەوان چانەزانیەکانیان لەسەر ئەوە بگە کە چۆن اقتصاد ئێران بە جۆرێک تەرمیم کەن بە جۆرێک دروستی کەنەوە چشمەندازی ئێوە چییە بەنسبەت ئەو مەسئلەی اقتصادیەوە چون ئەو مەسئلەی اقتصادیە توانێت تەئسیری مستەقیمیشی لەسەر مەسئلەی سیاسی بێت لە ڕوانگەی ئێوە چۆن بینن ئایا مەسئلەی اقتصادی ئێران لە کوتاه مدەتە حەداقل تاغیرێک ئەنچەرانی ئەکات ئەگەر لە گوێ بگرین بۆ کاربەدەستانی خودی کۆماری ئیسلامی هەمویان دەڵێن ئەم گفتوگۆیانە و ئەم ڕێککەوتنانە نیشانیدا کە لە ڕێگەی ئەم حاسەرە ئیقتیسادیەوە هیچ شتێک جێبەجێ نەبوو بەڵکو ئەوە دانیشتن و احترام و ڕێزگرتن بوو کە ئەوانەی کرد ڕێک پێچەوانەیە خۆشیان باش دەزان غەیری سزا ئابوووریەکان غەیری بە چۆکداهاتنی ئابووری جمهوری ئیسلامی تا ئەو ڕادەیە کە مەترسیان دەکرد ئەوەندە داروخانی ئابووری ئیتر ببێتە شتێکی ئەمنیەتی و بچێتە بواری سیاسی و ناڕەزایەتی عمومیە و ئەساسی ڕژیمەکە بەرێتە ژێر پرسیارەوە تا ئەو ڕادەیە ئەگەر ئەو فشارە نەبووە هیچ شتێکی تر نەبووە کە ئێرانی ناچار کردووە لەم ڕێکەوتن نامێ چون ئەمە گوڵی سەرسەبەدی سیاسەتی ئێران بوو لە ماوەی 20 چەند ساڵدا بەڵام ئێستا کە بەرجام یا ئەو ڕێککەوتن نامە ئەتۆمیە چۆتە قۆناغی جێبەجێکردنەوە چەندە پوڵی ئێرانی ئازاد دەبێ و چەندەی دێتەوە ئێران بەڕاستی هێشتا ڕوون نییە ئەگەر لە خودی ڕژیمیش تەواو ڕوون بێ لا ئەقل بۆ خەڵکی و بۆ ئابووری ناسانی دنیا ئەوەندەی من سەرنجم دابێ هێشتا بە تەواوی ڕوون نییە شتێک لە حدودی 100 میلیارد دۆلاردا دەڵێن بەڵام ئەوەش ڕەنگ بێ تا ئەوجێی من سەرنجم دابێ لە ڕووی نەزەری کارناسانی ئابووریەوە ڕەنگ بێ بکرێتە سێ بەشێکیان ئێران قەرزدارە هی ئەم چەند ساڵە دەبێت قەرزەکانی بداتەوە دووهەمیان ئەوەش کە دێتەوە ئێران بە دوو بەش تەقسیم دەبێت هەندێکیان دەچێتە بودجەی دەوڵەتەوە جا بۆ بودجەی جاری یا بودجێ عمرانی و هەندێکیشی قەرزی خودی دەوڵەتی ئێرانە بە بانکی مرکزی کە لە زەخیرەهای ئەرزی خواردووە تا ئێستا دەبێت قەرزەکەی بداتەوە ڕاستە دەگاتە دەست ئێران بەڵام ناگاتە دەست دەوڵەت و ببێتە بەشێک لە بودجە بۆ سەرفکردنی لەبەرەوە زووە جارێ هێشتا تا ئەو ڕقەمانە ڕۆشن نەبوونەوە واقعیەتەکەی جوان دەرنەکەوتووە پێشبینی زووە بەڵام ئەوەی کە هەموو پسپۆرانی ئابووری دەڵێن ئەوەیە ئەو خەونە گەورەی کە لەباری ئابووریەوە زۆر کەس بە ئازادبوونی پوڵە بلۆکە کراوەکانی ئێرانەوە دەیبینی ڕنگ بێ بەو جۆرە نەیەتە دی و معناوە نییە هیچ کرانەوەیەک نابێ هیچ ئیسفادەی نابێ بۆ دەوڵەتی ئێران بێگومان دەیبێ بەڵام
ئەو چیسە گەورەی کە بۆیان هەڵدروی بوو و دیارە ئەوە نایەتێت. نیشانەکانیشی ئەوەیە ئەگەر بیرتان ماوێت لە ساڵ 67 کە پەزیرشی قاتنامە 508 بوو ریزشێکی فرە لە زۆر لە مەسەلەی دۆلار و فرەچت هەرزان بوو. ئەم جارە هیچ شتێک وە تەکانێکی نەخوارد، فقط مقدارێک بورس بازاری بورسی ئێران ئەکسۆل ئەمەڵی نیشاندا بەرزۆ بووە، هیچ فرە مەقتەعی یعنی ئەوە نەبوو کە دیار بێ بە اقتصادی ئێرانەوە. بەڵام لە ئاخرین قسەگەرێکی خۆی ئاغای ڕۆحانیش کردیگە ئێژێ ساڵانەمە احتیاجمە 50 میلیارد دلار سرمایه داخلی و 150 میلیارد دلار سرمایه خارجی هەست بۆەوە کە بێرینە سەر و 8% ڕۆشت اقتصادی بێتە سەر و 8%. ئەمە خۆی سیگنالگەرێکە کە ئێدەن بۆ هاور نەخوارەوەی ئاستی تەوەقعاتی مردم وە ئەوە کە مردم تەوەقعیان نەوێت کە یەکشەوە اتفاقێک بکەفێ لە اقتصادی ئێرانە. بەڵام ئێمە بینین وڵاتانی خارجیش استقبالیان کرد لەم ڕێکەوتنە. ئیسا ڕئیس جمهور چین کەفکە ڕێگا قرارە سەفەرێکی بۆ ئێرانیش بکات چووکە سەردانی عەرەبستانەکات تێت. ئایا بە نەزەرەوە لە باری دیپلۆماسیەوە ئێران چ دەستکەوتگەرێکی بەدەستهێنا؟ ئایا تێڕوانینی ئەوان وڵاتگەر خارجی بەتایبەت لە بارەی ئەو حرەکاتەوە کە جمهوری ئیسلامیەکە لە ناوچەکەوە ئەو دەستکەریەکە بڵاو کردگەسەوە لە وڵاتە وەک سووریە، وەک یەمان، وەک عێراق، ئایا بە نەزەرەوە ئەوە گۆڕانکاریک بە نسبەت دیدگای خارجیەکانە بە نسبەت ئێرانەوە ئەگۆڕێت؟ هەر وەکو من پێشتریش ئەوەم باس کردووە لە چەند بۆنە و مناسبەتە، هەر وەکو چۆن ڕێککەوتنی ئەتۆمی بەبێ پاشەکشەی ئەتۆمی ئێران ممکن نەبوو بێتە دی، نەشهاتە دی، چاومان پێکەوت و بینیمان، ڕێککەوتنی سیاسی بەبێ پاشەکشەی سیاسی ئێران نایەتە دی. یعنی ئەگەر قەرار وابێ ئێران وەکو ئەندامێکی ئەم کۆمەڵگەی نێونەتەوەیە وەربگیرێ و لەو حاڵەتی دابران و ئینزیوا و گرژیەی کە لەگەڵ دنیا و لەگەڵ ناوچەکە هەیەی بێتە دەرەوە و بیر بکاتەوە لە پەرسەندنی ئابووری و لە گەشەی ئابووری و لە بەرنامەی هەموو ئەو شتانەی کە بەڕاستی دەوڵەتێکی خزمەتگوزار دەبوایە بیری لێکردبایەوە، ئەگەر دەیەوێ بگاتە ئێرە پێشمەرجێکی هەیە، وەکو چۆن ئاوی سەنگینی عێراق بێتۆنارمەیان تێکرد ئیتر لە کاریان خست، سیاسەتی خارجی ئێرانیش دەبێت ئاوا کپ بکرێ. ئەم سیاسەتی خارجیەی ئێستای یعنی بەبێ گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتی خارجی خۆیدا ئێران ناتوانێت تەوەقع و چاوەڕوانی ئەوەی بێ کە ئەم گرژی و ئاڵۆزیەی بۆ تەواو بێ. بۆ سەرمایە گوزاری بەڵێ دنیا پێی خۆشە، سەرمایە جیهانی پێی خۆشە لە ئێران سەرمایە گوزاری بکە، هیچ شتێک لەوەدانە، بەڵام مادام کۆمەڵێک گرفتی ساختاری و سەرەکی لە ئێراندا هەیە تا ئەوانە چارەسەر نەکرێن، من تەسەور ناکەم سەرمایە گوزاریی گەورە و بەلێ شاو لە ئێران بکرێ، ڕەنگ بێت لێرە شتێک و لەوێ شتێک بکرێ، بەڵام ئەو تەوەقع بۆ سەرمایە گوزاری خارجی نایەتە دی مادام ئەم چەند شتە نەبێت. یەکەم، ناتوانێم اقتصادی ئێران بەدەست مافیای سوپای پاسدارانەوە بێ و دنیا بێ سەرمایە گوزاری بکا لێرە، ئەوە ناکرێت. ناکرێت اقتصادێکی ڕاندخۆری گەندەڵ تا مێشتی ئێسقان بێ و دنیا بێ سەرمایە گوزاری بکا لێرە. ناکرێ وڵاتێکی بێقانون بێ، هەر کەس هەستا بچێ شوشەی سەفارەتخانەیەک بشکێنێ و بەردێک بە قونسوڵخانەی وڵاتێکدادا، ئەوانە دەبێت کۆتایی پێبێ لە ئێران. ناکرێ هەموو ڕۆژە ئێران سوپای قودسی بنێرێ ئاژاوەیەک لە سووریە و یەک لە عێراق و یەک لە یەمەن بنێتەوە و ئەوانە بۆیە ناکرێت. ناکرێت لە ئێران هەر کەسە قسەیەک کە ئەلان ئێران تێکەولێکەیە، نالئەن ساڵەهای ڕژیمی ئێران ئاوایە، ئینسیجام و مرکزیەتێکی تێدا نییە. ئەمانە بۆ دنیا قابلی قبول نییە، شەفافیەتی تێدا نییە، ئەمە قابلی قبول نییە، ئەمنیەتی سەرمایە گوزاری نییە، ئەمانە قابلی قبول نین. ممکنە بڵێ ئاخە ئێران ئەوانە دەکا، ناڵم غەیری ممکنە، بەڵام کردنی ئەوانە یعنی سەر تاپای ئەم نیزامە معنای ئەوەیە ڕەزایەت بدا، بچێتە قۆناغی خۆگۆڕینێکی گەورە.
ئەم خۆگۆڕینی ناوخۆیی بەبێ تەنش و گرژی ناوخۆیی ممکن نییە. یعنی چۆن بڵێم ئەم تیکەیە لەوە قورسترە بە حەسانی لە گەروی ئێران بچێتە خوارەوە. بۆیە چ وەرگیرانی وەکو ئەندامێکی مەسئولی کۆمەڵگەی نێونەتەوەئی پێویستی بە گۆڕانکاریەکی گەورەی سیاسەتی خارجی هەیە بنەڕەتی، وەچە هاتنی سەرمایە گوزاریەکی گەورەی جیهانی بۆ ئێران پێویستی بە کۆمەڵێک ئیسلاحات و گۆڕانکاری ساختاری ئیقتیسادی و قانونی و ئیداری ئێران هەیە. ئەمانە زەحمەتە. تۆ تمەشا بکە هەر ئەوەندەی کە بڕێککەوتنامەی ئەتۆمی ئیمزاکرا چ گرژیەکی نێوخۆیی چ ململانێ و تەشەنوجێکی نێوخۆیی دروست کرد. ئەم گۆڕانکاریانەی دیکە زۆر قورستر و گەورەتر دەبن بۆ ئێران. ئایا بەو ڕێگایەدا دەڕوایان نە؟ زەحمەتە تا خامنەی ما بێ بێڵێ بەم ڕێگایە بڕوە. بەڵام ئەگەر دنیا بێ بڕوە ئەوە بزانە سەرەتای گۆڕانکاری گەورەیە لە ئێراندا کە بەبێ قۆرت بەبێ گرژی تەنانەت بەبێ لەوانەیە توندوتیژی ناوخۆیی نەچێتە پێشەوە، چون کۆمەڵک دەموچاو و ڕوومەت دەڕۆن، ڕوومەتی دیکە دێنە ئاراوە، خەڵکی دیکە دەبێ بێنە ئاراوە. ئایا ڕژیمی ئێران بەرگەی ئەم ئاڵ و گۆڕە نێوخۆییانە دەگرێت؟ ئەوە بۆیە بڕیارێکی زۆر قورسە کە بەشێک لە ململانی ئێرانیشە لەسەرەوەی لە ناوخۆیاندا لە نێو دەسەڵات. کاکە عەبدوڵڵا بە دوای ئەم ئیجرایبوونی بەرجام مەسئلەی کە لە خودی ئەمریکای شافرە باسی لێوە کردگە بەتایبەت لە ناو ئەم انتخاباتی ئایندەی ئەمریکا قسەی لەکەن کاندیداکان مەسئلەی ئازادبوونی ئەم سەرمایە و ئایا ئێران لەم سەرمایە ئیسفادە ناکات بۆ پەرەپێدان و بڵاوکردنەوەی فرەتری زۆرتری تێرۆریزم لە جەهانە. نەخۆست وەزیر ئیسرائیل قسەی لەوە کردەوەتی لەمە بەدوای ئەبێ چاوەڕوانی ئەوە بین کە تێرۆریستەکان لە دنیا قدرەتمەندتر بن، چون ئێران وەک کشوەرێکە ئیسێش ئەو سفەتی هەرماوە وەک پشتیبانی تێرۆریزمی جەهانی. لە ڕوانگەی ئێوە ئایا تێرۆریزمی جەهانی قدرەتمەندترە بێت؟ ئەو پوڵانەی ئێران کە لە بلۆکە کراوە و لە دەرەوە ئازاد بێتە ناوەوە، یا ئەگەر نەوت بفرۆشێ و لەوە داهاتێکی زیاتر بۆ خۆی دەستەبەر بکە، هەر لە ئێستاوە ددانی زۆری بۆ تیژ کراوە. بێگومان سوپای پاسداران، ئەمە سوپای قۆز، ئیتیلاعاتی سوپای پاسداران، وەزارەتی ئیتیلاعات، مافیاکان، خزمە و خزمێنەکانی ئێران، ئاغازادەکان، ئەو هەموو ئایەتوڵڵا مفتەخۆرەی ئێران، کاکە ئەوانە هەموو دەمیان بۆ کردوتەوە، هەموو ددانیان بۆ تیژ کردووە. ئەمە وەکو جەماعەتێک گورجی برسیوان و شتێک بخێ ناویانەوە، دەبێتە مشتومڕێکی گەورە لە ناویاندا. چی بەچێ دەبڕێ جارێ دیار نییە لەو ململانێدا چ پشکێکی بەردەکەوێت. حتمما دەوڵەت بەشێکی بەردەکەوێت بۆ بودجێی خۆی، بەڵام خاترجەم بە ئەو قسە ناڕاست نییە کە ئۆرگانهای ئەمنیەتی و نظامی ئێران لەوانەیە پشکی شێریان بەرکەوێتەوە و خامنەی پشتیان دەگرێت بۆ ئەوەی وابێ. و ئەوانیش دەزانی کە داڵدە دەر و پەرەپێدەری ئەسلی تێرۆریزمن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە نەکرد ئیسرائیل، سعودی، پادشای ئوردون مەلیک عەبدوڵڵا چەند ڕۆژ لەوە پێش، هەموو دنیای دەوروبەری ئێران، دراوسەکانی ئێران، وڵاتانی خەلیجی فارس هەموو نیگەرانن لەوەی کە دەستپێڕاگەیشتنی ئێران بەم بڕە پارەیە کە کەمیژ نییە ئایا چەندەی دەچێتە گیرفانی ئەوانەوە کە خەریکی ئاژاوەجێڕی و تێکدان و شەڕی نیابەتی و تێرۆریزمن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێگومان پشکێکی گەورە بەوان دەبڕێ و حتمما خامنەیش پشتیان دەگرێت بۆ ئەوەی وابێ. درستە فەرموون. کاک عەبدوڵڵا، مەسەلەی بەرجام کە بلافاصلە ئێلام کرا لە ناوخۆی ئێرانیشە ئێلامی لیستی تایید سەلاحیەت شدەکان بڵاو بووەوە. هاوکات هەر لەو ڕۆژە ئاغای ڕۆحانی ئەڵێت کە ئەبێ شیوەی بەرجامیش لە ناو خۆیشە ئیجرا بکەین. یانێ مەسەلەکە ئەو شکافە لە ناو حاکمیەتە ئەو نەگەورەست کە ئەوان
دەسەوەن بۆ بەرجام یعنی خۆیان بە بەرجامەوە گەرێکیانە تعریفکەن جارێکی تر 60% تقریبا ڕەد سەلاحیەت بوو. ئایا بە نەزەرەوە باند یا لاین یا تەرەفی مقابل قبولی ئەکات کە 60% تای سەلاحیەت ناکرێت و جامێکی مەحدود تێنە ناو ئەم کێبەرکەی انتخاباتی. مەسەڵەن انتخاباتیش زۆر مهمە بۆ سیستمی جمهوری ئیسلامی بالاخره بە سوێت زاهریش بێت ولی ئایا ڕازی ئەبن 60% سەرجەمی کاندیداکان بەڵام ئەگەر لە ناو ئیسلاح خوازان بە گوێرەی وتەبێژی ئیسلاح خوازانی ئێران 99% هەموو کاندیدای ئیسلاح تەڵەبان ڕەت کراوەتەوە. یعنی 3000 کاندیدی ئیسلاح تەڵەب بووە پێ دوای چەندیان وەرگیراون 30 لە 3030 قبول کراونەوەی دیکە هەموو ڕەدی سەلاحیەت کراوە. ئەمە نیشان دەدا خەت شورای نیگاهبان کە بە دەستوری خامنەئی و بەیتی ڕەهبەری و سوپای پاسداران و ئەو مافیاهای ئیتلاعاتی ئەمنیەتیان لە پشتە ئەمان هەموو هەوڵی خۆیان دەدەن کە ئەم سازش و پاشەکشە خارجیە تەشەنە نەکا بۆ ناوخۆ. یعنی لە وەک فارس دەڵێ نیشیان باز بێ بەرامبەر بە ئەمریکا هەمیشە و دەم بە پێکەنین بن بۆ ئەوان بەڵام بەرامبەر بە میلەتەکەی خۆیان گرژ و ڕق بمێننەوە مەبادا کەسێک خەیاڵ بکا سیاستی ئێران لە ناوخۆ گۆڕاوە. بۆیە ئەمە هەوڵی ئەوانە بەڵام لە ناوخۆشیاندا دیارە ململانێ و گێرە و کێشەی ئەوە هەیە کە گویا جەماعەتێک چوونە لای خامنەئی و کە پشمێنی گویا ئەو ببێتە واسیتە بۆیان و تۆزێکیان لەوانی ڕەدی سەلاحیەت کراون وەربگرنەوە نازانم جارێ زووە بۆ چەند ڕۆژی داهاتوو بەڵام ئەوە دووسێشت نیشان دەدا دیارە لەسەر انتخابات قسە زۆرە و پێم وایە خۆی مەجالێکی تایبەتی دەوێت بەڵام نیشان دەدا یەکەم جمهوری ئیسلامی چەندە سەخیە لە دانی ئیمتیاز بە خارجی ئەگەر فشاری بۆ هات بۆ مانەوەی خۆی بەڵام چەندە ڕژد و خەسیسە بەرامبەر بە خەڵکەکەی خۆی لە دانی هەر ئیمتیازێک بە خەڵکەکەی خۆی نیشان دەدا انتخابات بۆ جمهوری ئیسلامی چەندە حەساسە و نایەوێت لە چیسی بدە و نیشانیشی دەدا چەندە بێ ناوەڕۆکە انتخاباتی ئێران لە ڕووی مەوازینی دموکراتیکەوە کە دموکراتیکیش نەڵێن نیمچە دموکراتیکی لەشۆ لە دنیا تا چ ڕادەیەک انتخاباتێکی بێ ناوەڕۆک و ناواقعی و نادیموکراتیک. بە هەر حاڵ دەبێت جارێ سەبرکەین بزانین چی لێ دێ بەڵام جارێ ڕەدی سەلاحیەتێکی زۆر زۆر فراوان کراوە کە بە بڕوای من ئەوە خەتی شورای نیگاهبان و بەیتی ڕەهبەری و ئەوانەیە بێگومە. بەڵام لێرە یەک مەسەلە ئەو کەسانێک کە ڕەدە سەلاحیەت بگەن هەموو یا دەست بەکارن یا ئەندام پارلەمانن کە هەن هەیە حازرن یانێ هەن لە پارلەمان هەن لە مەجلسە یا منسوبان باغی خۆمینین ئەمانە یعنی بە نەزەرەوە ڕژیم ڕیسکێکتر ئەکاتەوە وەک ساڵ 1970 کە بێت دەست بنێتە ڕووی مردمەوە چون بالاخره مردم بەشێک ناچارن بەوە کە بێن حزوریان هەبێت. ناچاریەکە ئەوە نییە مەسەڵەن بینی باش و خراپ انتخاب کات بالاخره گەرەکی ئوموری ژیانی خۆی بگوزارێنێت. بەم ڕەدە سەلاحیەتگەرە ئەمەڵەن ئەو بەشیانە حەسب کرد. ڕەدە سەلاحیەتێکی وەسیعە ئەو جۆرە کە خۆتان فەرمووتان 99% مەسەڵەن ئیسلاح تەلەب ڕەدەکاتەوە کێ مێنێتەوە یەکسری ئوسوڵگەرا مێنێتەوە. جا من گەرەکمە فقط ئەو پرسیار لێوە بکەم ئەیا ڕژیم ریسکە کاتەوە ریسک ئەوە کە یا جەماعەتێ بێرێتەوە یا بازم مقاومەتکە لە حەسفکردنیە ئەوەشە بازم خۆی ریسکە دروست. ئایا بە نەزەرەوە ئەو ریسکاکات ئەخر دەی لە ڕاستیدا ڕژیم ویا بەیتی ڕەهبەری کە ئەلعان بڕیار دەدا لەو بارەیەوە بڕیاری نهایی ئەو شتانەی بەدەستە لە بەرابەر ئەم پرسیارە سەختەدایە بۆیەشە زۆر زۆر گرنگە با من لێرە پەرانتێزێک بکەمەوە زۆر گرنگە کە
بزوتنەوەیەکی گەورەی سیاسی و کۆمەڵایەتی بۆ لەغوی نەزارەتی ئیستیسوابی لە ئێران ساز بێ. ئەمە کوولەکەی ڕۆحی ڕژیمە. وەلەو ئەگەر نەزارەتی ئیستیسوابیش نەمێنێ هەر زۆر نادیموکراتیکە ئینتیخاباتەکانی ئێران هەر هەزار فرسەخ لە میعیارەکانی ئینتیخاباتێکی دموکراتیک دوورە، بەڵام چۆن بڵێم وەکو سەدێکی گەورە بەنداوێکی گەورە کە ئاوێکی یەکجار زۆری لە پشت کۆبۆتەوە، ئەم نەزارەتی ئیستیسوابیە دەریچەیەکە بێت و بێڵی ئەم دەریچیان پێوەداوە ناڵن ئەو ئاوە زۆرە بێت و ئەم لافاوە هەستێ بێت و نەزارەتی ئیستیسوابی لابن تازە کۆنتترۆلی قووەی مقنینەوە ئینتخاباتەکانی دیکەیان بۆ ناکرێت و ئەوە ناڵم هەموو گۆڕانێکە، بەڵام ئەوە سەرەتای ململانەیەکی گەورەی سیاسی دەبێت لە ئێران. بۆی زۆر گرنگە ئەوە بە نەزارەتی ئیستیسوابیەوە بەڕاستی هیچ ناکرێت. بەڵام ئینتیخاباتی ساڵی 1970 ژاوا بوو، ساختەکاریەکی گەورە و تەقەلوبێکی زۆر گەورەی میلیۆنی کرا، بەڵام بزوتنەوەیکی گەورەی لێکەوتەوە. میلەتی ئێران بەرامبەر بە ئینتیخابات حساسن کاک فەرزی. ئەوە لە لایەکیشەوە جێی خۆشحاڵیە کە خەڵک تا ئەو جێگەیە پەیان بە مافی خۆیان بردووە و هەڵبژاردن بە مافێکی خۆیان دەزانن، بەڵام ئیتر گیریان کردووە لەم وڵاتە و لەم مەوازینە نادیموکراتیکەدا. بۆیە پێم وایە لە هەردووک سەرەوە دەتوانێت تووشی زەرەر و زیان بێ ئەگەر هیچ ڕێگە نەدا هەر ئەو ڕەدی سەلاحیەتە فراوانانە لە ئێران بن، دەتوانێت ناڕەزایەتیەکی گەورە و دوورکەوتنەوە، یعنی ئەوەندەی دیکە مەشروعیەتی ڕژیم لە بەرچاوی لایەنگرانی خۆشی بچێتە ژێر پرسیارەوە. ئەگەریش بیان هێنێتەوە بەشێکیان بێنێتەوە، معلومە پاشەکشەیە کە لە ژێر فشاردا کردوویەتی باڵێکی دیکەی نێوڕژیمی پێ بەهێز دەبێ. ئایا کام لەو دوو بڕیارە دەدا نازانم، بەڵام هیچیان بڕیارێکی حەسان نییە بۆیان. ممکنیشە بە سازشێک بگەن، غیری ممکن نییە. کاک عەبدوڵڵا لە ڕوانگەی سیاسەتی خارجی جەمهوری ئیسلامیەوە ئاوای خامنەی مدام ئیسرار لەسەر ئەوەیە کرد کە ئێمە ئەبێ بەرامبەر بە دەرەوە بە بەتایبەت ئەمریکا ئەو دوژمنی ئەسڵی ئێمەس و شعاراتی کتر لە توولەم چەند ساڵە دراوە. ئاغای ئۆباما لە ئاخرین قسەی کە دوای ئیجرایبوونی بەرجام کردی ڕوو خەتابی لە گەنجان و مردمی ئێران بوو و نەویدی ئەوەیە ئەدا، پەیغامی ئەوەیە ئەدا کە ئەوە هەموو شتێمان ئازاد کرد، ئێوە ئەتوانن بێنە ناو جامعەی جەهانی بەرگەشتان بێت و زۆر قسەگەرێک کە ئومید و هیوای ئەبەخشی بە مردمی ئێران. دقیقاً ئەو پەیغامەسە کە ئاغای خامنەی لێ ئەترسا بە ناوی نفوز. دقیقاً بەوە دەڵێن دقیقاً لە ڕوانگەی ئێوە ئەو پرۆژە دەست پێ ئەکات. خۆ بێمازانین ئەمریکا بۆ هەموو ئەو مەسایلە گەورەگەرە کە لە دنیا ڕوویداوە لە توول داقل 100 ساڵی ڕابردوو، وەک خستنی شۆرەوی و دابەشبوونی باڵکان و زۆر لەو مەسایلگەرە ڕوودا نەخش و دۆری بووگە بە ئازادیگەرێک کە نەویدی ئەدا بە مردم. ئەیە بە نەزەرەوە ئەوە ئەتوانێت سەراغازێ بێ بۆ جامعەی ئێرانی و کۆمەلگای ئێرانی؟ بەڕاستی کاک فەرزین من پێم وانییە دنیای ڕۆژاوا بەگشتی و بە تایبەتی ئەمریکا لە ناویدا بەوەندە لە ئێران خۆش بێ کە ئاوی سەنگینی عێراق بێتۆنی تێکەن و یورانیۆم نەمێنێ و سانتریفوژەکان هەموو پیادەکەن لای بن و بەڵێ ئێستا کە ئەتۆم ئیمزا کراوە جاوسفەر دەستنە سەر و کاریشتی دیکە کاکە ڕۆژی دوای ئەتۆم لەسەر موشەکی بالیستیک تەحریمی تازایان نخس سزای تازایان نخسە سەر ئێران. بۆیە پێم وایە هەر ڕێی جمهورێک لەسەر کار بێ لە ئەمریکا، ناڵم فەرقی نییە هەیەتی، بەڵام هەر ڕێی جمهورێک لەسەر کار بێ لە ئێران لەوە بەولاوە بۆ قەنەعەتە گەیشتون لە باتی هەڕەشەی نیزامی لێدانی ئێران هەوڵ بدەن کاریگەریان لەسەر ناوخۆی کۆمەلگای ئێران بێ
و ئەم سازشە ئەتۆمیە بە بڕوای ئەوان ڕێگە دەکاتەوە بۆ ئەوەی کە ئێران مەجبور بێت دەست لە دوژمنایەتی لەگەڵ غەرب هەڵگرێ کە هەڵی کرد وردە وردە تەمەدون و فەرهەنگ و سیاست و هەموو قسەیەکی خۆی هەموو گفتمانێکی خۆی هەموو هەڵس و کەوتێکی خۆی مەجبورە بگۆڕێ ئەمە هیوای غەربە و ڕێگ ئەمەشە کە خامنەی لی دەترسێ بۆیە ئەوە دەزانین مانگەهایە لەسەر ئەم ئەساسە وتار دەدا دەڵێ کاکە تەنها لەسەر ئەتۆم ڕێک کەوتوین دوژمنایەتی ئەمریکا بەجێگەی خۆیە تەنانەت دەڵێ دوای من دەبێت کەسێک بێت دوژمنایەتی ئەمریکا باش بکە بۆیە بێگومان ئەم خەتە و ئەم بلۆکە لە دەسەڵاتی ئێرانی کە دەڵم مافیا و سوپای پاسداران و ڕاندخۆرەکان و دەستگاهای ئەمنیەتی و نظامی و ئینتیزامیان لەگەڵا ئەمانە بێگومان هەوڵ دەدەن خەتی دوژمنایەتی ئەمریکا بە هەموو هێزی خوانەوە بپارێزن بەڵام دەتوانێت ئایا وردە وردە ئەو شتێک کە لێی دەترسان یعنی ڤیرروسی تەغییر ڤیرروسی گۆڕانخوازی لە کۆمەلگای ئێراندا جارێکی دیکە سەر هەڵ ناداتەوە کە دوای ساڵی هەشت شکستی بەسەر هاتبوو بە بڕوای من با و نەتیجەکەی ئەوە دەبێت پێم هەمیشە ژەو قسەم کردووە گە لە بیرتان بێ وتومە ڕێککەوتن نامەی ئەتۆمی پرچێشی ئێران لە سیاسەتی ناوچەیدا هیچ نەبێ بۆ ماوەیەک زۆر دەکا کردوشیەتی بەڵام ئاسی پەزیربوون و مەگەر بە کوردی بڵێن خەسار هەڵگرتربوونی ناوخۆیی ئێران و ڕژیم لە ناوخۆی ئێران زیاد دەکەن بە بڕوای من تەوەقعی خەڵک بۆ باشتربوونی وەزعی ئابووری بۆی نەفەسێک بچێشن لە باری سیاسیەوە بۆی ئازادی های فەردی ببێ ئازادی جوانان ببێ ئیتیحادی های کاریگەری وردە وردە دێنە مەیدانەوە خواست های ژنان بە پێشببینی وایە خۆ من 100% نازانم بەڵام پێشببینیم ئەوەیە کە گۆڕانخوازی لە ناوخۆی ئێران مەیلی بە تەغییر و هەوڵ بۆ تەغییر لە ناوخۆی کۆمەلگای ئێران زیاتر دەبێت کەمتر نابێ بەڵامەوە تۆزێک زمانی دەوێت ئیتر بە مانگە بە ساڵە نازانم بەڵام پێم وایە عاقیبەتیش هەر ئەمەیە سەری ئێران دەخوا سەری ئەم ڕژیمە بەبەستمەوە سەریان جمهوری ئیسلامی مەنافعی خۆی لە شێواندنی ناوچەکە بینێت مانەوەی خۆی حزوری خۆی ئەو کە بتوانێت ئەومق استراتیژیکی خۆی گسترش ئەدات ئێواتە ناو وڵاتەکان هەر دوێنێ قسەی ئەو بووکە لە نیجێریا دەستێک هەن یعنی دەستێکیان دروستکردە لە ناو ئەو وڵاتە لە وڵاتەکانی تری ئەفریقایش ئەمانە دەستە و گروپ دروستکردن و بە جۆرێک بردننی ئەم کێشە بۆ هەموو وڵاتەکان ئەسڵ سووریە و عێراق و یەمەن و ئیسە لەوە ئەسڵ عبوریان کردگە هەر کوێنێکە یەک نەفەر مسلمانێتی یابێ ئەوان لێنە کاری خۆیان دەکەن ئایا ئەمە تەزاد و تەنشی مەنافع لە بین کشوەرەکانە دروستەکات بە نەزەرەوە قبول یەکەن لە ئێران کە لەم لاو بێت ئەم گشتە امتیازیە پێ بدەن پوڵەکانی ئازاد دەکەن اقتصادی ئازاد دەکەن لەولا ئیجازە پێ ئەدەن کە جارێکی تر بێت ئەو کێشەگەرە بواتەوە ناو وڵاتانی تر جانگەر نیابەتی ئیدامێ بێت ئایا ئەمە تەناقۆزێک نییە لە سیاسەتی خارجی وڵاتان بەتایبەت زلهێزەکان وەک ئەمریکا و ئوروپا ئەمە قابل قبوڵە؟ پێم وانیە قابلی قبول ببوویانەوە پێشمانە لە ئێرانی قبولکەن دوای مەسەلەی ئەتۆمی ئێران مەسەلەی گۆڕینی سیاسەتی خارجی هەیە کە فشاری بۆ دێنن مەسەلەی دەست هەڵگرتن لە پرۆژەکانی موشکی بالیستیک هەیە زۆری لەسەر بڕوا وەک ئەتۆمەکەی لێدێ هەمیش مەسەلەی داڵدەدانی تێئۆریزم و ئاژاوە جێڕی لە ناوچەدا هەیە و مەسەلەی مافی مرۆڤی نێو خۆی ئێران و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ هەیە لەسەر ئەمانە بە بڕوای من ناڵم لە ڕۆژی ئەوڵەوە هەڵدەکوتنە سەری بەڵام بە بڕوای من ئەمانە دەبێتە ئەو کێشانە ئەو پرسانە کە کۆمەلگەی نێونەتەوەیی و زلهێزەکان و ئەمریکا و ئوروپا و ئەوانە جاو سەفەر فشار بۆ ئێران دێن لە بیرشمان نەچێتەوە لە سەرکاربوونی ئۆباما دەورەیەکی زێڕین بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران
کاکە ئۆباما دەمانجی ماوەیتر هەر کەس بێت دموکرات یا کۆماری خواست تازە سیاسەتی ئەو ئەندازە نەرمیەی لە بەرابەر ئێران ئەمریکا نواندوێتی ناینوێن. بەڵێ بەڵێ دۆڕێکی تەڵایی بوو بۆ بە ئەجەلەیش ئەم پەلە بەیانە تەسویب کرد. ئاخرین ڕەجەزخانیەکان و قسە زلەکانیان ئەو دەمانگەیانسی دێکەن دەبێت. هەر کەس بێتە سەر دۆر چ هیلاری کلینتۆن بێت هەر کەس بێت ئەم سیاسەتە ئەوان ناڕاتە بەرەوە وام تەناقۆزە برخە لە جێ کابێ کۆتایی بێت. پێم وایە فشارەکان ئەو سەفەر لەسەر ئەتۆم لا دەچێت و ئەو بوارانەی ترکە ئەرزم کردی ئەوانە دەگرێتەوە ئەوە نییە فشار نەمێنێن و ئێران بۆیە جارێکی دیێنی ئێران بڵێن پرسی ئەتۆمیەکەی چارەسەر کرا بە هەر قیمەتێک بوو لە ولاداندرا جارێکی دیکە دەکەوێتە بەر ئینتیخابێکی سەختەوە ئەم جار بۆ سیاسەتی خارجی ئەم جار بۆ شتی داخلی ئەم جار بۆ موشکی بالیستی ئەم جار بۆ دوژمنایەتی عەرەبستانی سعودی و ئیسرائیل و شتەکانی تر پێم وانە ئەخ وڵاتانی منتەقەش بێ نفوز نین خێرەوانیش کاریگەریان هەیە هەم ڕاستەوخۆ هەمیش ناڕاستەوخۆ لە ڕێگای ئەمریکا و فشار بۆ ئەمریکا دێنن دەڵن کاکە تۆ ینی هەومان لە بیست تۆەوە لەبەر سازش لەگەڵ ئێران سازشەکە تەواو بوو لەگەڵ ئێران مەگەر دەڵێم ئەو ئیحتیمالە کە ئیحتیمالی قەویش نیە ئیحتیمالی زەعیفە بەڵام دیسان مەگەر ئێران تەن بدا بە گۆڕانکاری گەورە لە سیاسەتی خارجی و ناوخۆیی و ئابووری و قانونی و هەموو شتێک ئەوەی تر چی لە جمهوری ئیسلامی دەمێنێتەوە شیرەبی یاڵ و دم و ئشکەم دەمێنێتەوەی تر. کاکە دڵە ئەمانە هەمووی ئەتانین بیبەستینەوە بە ئاغای خامنەییەوە چون ئایساغای خامنەی ڕوکنێکە کە وەستاوە لە بەرامبەر هەموو ئەو ئەگەرگەرەکە ڕووبدا لە گۆڕانکاریە گۆرەکان لە ناو ئێرانە. ئایا ئەگەر ئاغای خامنەی بمرێت من ئەزانم ئێوە پێشبینی ناکەن وەک کەسێکی سیاسی هیچ وەخت پێشبینی گەر ئاوا ناکەن بەڵام ئەو شتەکە محرەزە ئەوەیە گۆڕانکاریکی زۆر گۆرە ڕوو ئەدات چون جایگۆزینێک نییە چون ئەمەڵەن جایگۆزینێک نییە کە بێژن مەسەڵەن ئەوە ئاغای ئیکس کەسێک نییە هەموو ئەمانە دانین بۆ دوای ئاغای خامنەی ئەو گۆڕانکاریە گۆرەگەرە قسە لە شۆرای ڕەهبەریە قسە لەوەیە کە شۆرای ڕەهبەریەت بگرێتە دەست. ئایا بە نەزەرەوە چ شەورا چ هەر حاڵەتێکە ئێران ئەبێت ئێرانی قبل لە زاغای خامنەی وڵا هەر وەکوتت پێشبینیەکەی حەسان نییە بەڵام حتمەن قۆناغێک لە گۆڕانکاری و ململانەی ناوخۆیی و گرژی و چوزانم چنگ لە یەکتری گرتنی ناوخۆیی و ئەوانە دێتە ئاراوە ئایا بە زەحمەتی دەبێت هاسان نییە بەڵام زەحمەتە ئەو سەقامگیریەی کە هەرچەند ئێستاشم پێهێندە سەقامگیر نییە پڕە لە ناکۆچی بەڵام تەنانەت بەقەدەر ئێستاشی سەقامگیری بێ پێم زەحمەتە بۆیە پێم وایە دوای خامنەیی ڕژیمی جمهوری ئیسلامی زۆر زۆر ئاسیب پەزیرتر دەبێت هەم لە بەرابەر فشاری خارجی هەم لە بەرابەر فشاری خەڵکەکەی خۆی و ناوخۆی خۆی. قدرەتەکان لە ئێرانە نادیارن قدرەتی سپای پاسەران قدرەتی ئەمنیەتیەکان ئەمانە هەنە پشت پەردەوە و ئەوانە تعیین کۆنەندەی ئەو کەسە یا ئەو گروهنە کە بتوانێت ئێران بگرێتە دەست ئەوە پێم وابێت ئەوانە بێگومان باڵی هەرە دەسەڵاتدارن ئێستا بە عەمەلی چون ئیقتیسادی ئێرانیان بەدەستە سوپای پاسداران لە ساڵەها لەوە پێشەوە شەرەیانە ئیقتیسادیەکانی ئێرانی بەدەستە دەخالە لە سیاسەتی خارجیدا دەکەن خۆ ئەوان زۆرتر قسە لەسەر سیاسی خارجی دەکەن تا وەزیری خارجە ئەمنیەتی وە نیزامیان بەدەستە سەرکوبی خەڵکیان بەدەستە و قسەی نیهایی و ئاخر دەکەن لە ڕۆژانی ئەوەڵی ئالۆزیەک هێزە ئینتیزامیەکانە بەڵام خەتەرەکە گەورە بۆ سوپای پاسداران دێتە نمونەی ساڵی 1970 عینە ناوا بوو بۆیە ئەمانە هەر
ئێستاش فعلەن دەسەڵاتێکی زۆر گەورەیان بەدەستە و زۆر زەحمەتە لەو هەموو دەسەڵاتە گەورەی خۆیان دەست هەڵگرن. ئەمە بێگومان ئاوایە، بەڵام زۆر ئەگەر هەیە کە ئێستا زووە ڕنگ بێ هەر وەکو فەرزیەیەک وەکو حەدسێک باسی بکە ئینسان هیچی معلوم نییە. چێ دەڵێ ئەرتەش ناوەستێتەوە بەرامبەر بە سوپای پاسدارە، وە چێ دەڵێ نەیارانی سوپای پاسداران لە نێو دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێراندا ناچن دڵخۆشی ئەرتەش بدەنەوە لە ڕاستیدا دوو هێزی چەکدار لە بەرابەر یەکدا ڕاوەستن. ئەوەش بە غەیری ممکن مەزانن و دیارە ئەمانە هەمووی تاوەختێک کە خەڵک ڕاستە و خۆ نەهاتوونەتە مەیدان. ئەگەر خەڵک ڕاستە و خۆ بێنە مەیدان بە بڕوای من چارەنووسی نهایی ئێران بەدەست ئەوان دیاری دەکرێت و هیواداریشم هەروە بێ و ئێران بتوانێت بەڕاستی بەرەو کرانەوەیەکی سیاسی و بەرەو پێ بنێتە قۆناغی دموکراتیزاسیۆنێک ڕۆژی ئەوڵ هەموو شتێک بەدی نایە، بەڵام بکەوێتە سەر ئەو شارەیە، یعنی لە جێیەک لە جێیەکان لە قۆناغێک لەم پرۆسەیەدا خەڵکیش دەتوانن بێنە مەیدان. بە تایبەت ئەگەر بە تەواوی هیوا بڕاو بن لە باڵەکانی حاکمیەت یا درزی گەورە و ململانەی گەورە بکەوێتە نێو دەسەڵاتەوە، ئەوەندە گەورە بێ کە خەڵک نەترسن بێنە مەیدان یا هیوایەکیان بە هەر نەوعێک بۆ پەیدا بێ. بە هەر حاڵ پێشبینی ڕەوانشناسی و سایکۆلۆژی خەڵک لە ئێستاوە ناکرێ، بەڵام زۆر جاریژ لە ئاسمانی شین دەبینی لە پڕدا هەورێک کۆ دەبێتەوە و بارانێکی زۆر بە توندی دەبێت لە شەرقا. بەڵێ لە بەڕاستی وایە لە وڵاتە شەرقیەکان ئەم شتە پێشبینی نەکراوانە زۆرن، لەبەر ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە خەڵک خۆیان ئامادەکەن، زۆر گرنگە بێ هیوا نەبن، گوێ قوڵاق بن، ڕێک خراو بن، هەموو خەڵکی ئێران بە تایبەتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵە. زۆر سپاس کاکە عەبدوڵڵا، مەمنون کە داوەتی منتان قبول کرد. تکایە سپاس بۆ ئێوە. سپاس. بینایە خۆشەویستی ڕۆژهەڵە تیڤی، لایەوە خۆش.